بەناوی ذاتی نمایان لە نور نمایندەی سووب لە شەوی دەیجوور بینەران و بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان پڕ شادی و کامەرانی بێت. من ڕۆمیار فارس خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە نوێ ئەڵلقەیەکی بەرنامەی حکایەت خوان بە خزمەتتان شاد دەبم. پێشەکی داوای لەبوون نەکەین کە نەمانتوانی ئەڵلقەی ئەم جارەمان لە کاتی خۆیان داخڵ بێت بەهۆی هەڵەیەکی تەکنیکیەوە داوای لەبوردن لە بینەران و بیسەرانی خۆشەویستی بەرنامەکەمانەکەین. سەرەتای بەرنامەکەشمان بە پاشەیە گۆنداوەی شاعیری گەورە نالی دەست پێیەکات کە لە وەسی حەبیبەیە ئەڵێت کە تۆی قیبلا دەمت سابێنە قوربان لەسەر قوبلا دڵم مەشکێنە قوربان شەقی کە غەیری حوبی تۆی تێدا بێ بەدەستی خۆت دڵم دەربێنە قوربان وەرە بڕوانە بۆ دەستی حەناییم حەناییچی هەمووی خۆخوێنە قوربان لە بۆ خەڵکی خەڵات پەخشانی ماچە خەڵاتی من هەمووی بۆ گوێنە قوربان. ئەگەڕنەوە لە سەردەمی خەلیفەی عەباسیەکان کابرایەکی جۆڵا ئەچێتە لای پزیشکەکە بە نەخۆشیە گەڵێ ئەم دەرمانە و ئەو میوەیە و فڵان جۆرگیا بخۆ چاکە بیت. نەخۆشێکی کەژێتە ژوورەوە پزیشکەکە بە هەمان شێواڵێ تۆش ئەم گیایە بخۆ و ئەو میوەیە بخۆ باشە بی. کابرای جۆڵاش بیرەکاتەوەڵێ کەوابێ بۆ منیش دەست نەکەم بە کاری پزیشکی خۆ ئەگەر وابێت پزیشکی زۆر ئاسانە. ئەچێتەوە ماڵەوە و بە خێزان یەڵێت عەمامەیەکم بۆ دروستکە و بڕیارم یاوە منیش لەمڕۆوە ببم بە پزیشک. ئیتر عایادەک دانێت و خەڵکی ئاگادارە بنەوە کە ئەمە جۆڵایە و خۆی کردو بە پزیشک. ئەچن خەلیفە ئاگادارەکەنەوەڵێن قوربان کابرایەک هەیە لە هیچ خۆڕایی خۆی کردو بە پزیشک و هەر لە خۆی و دەرمان بۆ خەڵکی دەیانێت. خەلیفەش ئاگادارە بێتەوە و کابرای جۆڵا بانگەکات ئەڵێ چۆنە بێت لە خۆتەوە خۆت بکەی بە پزیشک مادەم ئەم کارت کردووە ئەچینە نەخۆشخانەی گشتی بەغدا یا ئەوەیە بێ هەموو نەخۆشەکانی بەغدا چاک بکەیتەوە یان بەدەستی خۆم سەرت دەپەڕێنم. کابرای جۆڵاشەڵێ قوربان من ئامادەم. کابرای جۆڵا ئەچێتە نەخۆشخانەی بەغدا و بە مدیری نەخۆشخانەکە ئەڵێ لەگەڵ ماڕێکەوە چەند پارەڵی بۆت ئامادە ئەکەم بۆ ئەوەی لە بەدەمی خەلیفەیە نەدۆڵێم. یەن لە دیوی ژوورەوەی خەستەخانەکە یەک مەنجەڵی گەورە ئاوە کوڵێنن. پاشان خەلیفە لە دەرەوە ئامادەیە چاوەڕێیەکە کە هەموو نەخۆشەکان چاک بنەوە. کابرای جۆڵاش یەک نەخۆشەکان هێنێ پێڵێ ئەچیتە ئەو ئاوە گەرمەوە کوڵاوەوە یاخود ئەچیتە دەرەوە بە خەلیفاڵی چاک بوومەتەوە عیبم نەماوە. نەخۆشەکانیش هەمووی لە ترسا ئەڵێن چاک بووینەتەوە ئێمە عیبمان نەماوە لە ترسی ئاوەکە بە ساغیەچنە دەرەوە. کابرای دووەمێنن ئەویش لە ترسی ئاوەکە ئەڵێ قوربان من هەر نەخۆش نیم لە ترسی و ئاوە کوڵاوە چێتە دەرەوە بە خەلیفاڵە منیش نەخۆش نیم. بەم شێوەیە هەموو نەخۆشەکانی نەخۆشخانەی بەغدا ئەچنە دەرەوە لای خەلیفانە عیبمان نەماوە لە ترسی ئاوەکە چاک بوونەتەوە. خەلیفەش کە ئەمە لە جۆڵا بینێ خەڵاتێکی گرانبایی ئەکات و بەم شێوەیە نەخۆشخانەکەی پێچۆڵکردن و ئەمەش دەرێخا کە نەخۆشیەکان بە زۆری نەفسیە و خۆمان لە خۆمانی قورسەکەین. ئەگەڕنەوە کە لە سەردەمی حەمە پاشای جافە جوولەکەیەک لە شاری سلێمانی کۆمەڵێک قەرزی زۆری ئاەتێت. حەمە پاشاش بە جوولەکە ئاڵێ لەسەر سەنەدێک بۆ بنووسە و پاشان پارەکە واسڵەکەم. وای لێت کە پارەکە زۆرە بێت و چەند کاخەزێک هەمووی قەرزی حەمە پاشا بێت. کابرای جوولەکە دەچێت بۆ لای حەمە پاشا ئەڵێ قەرزەکان ئەونە و ئەونێ ئێستا ئاتوم پارەکەم بیتەوە. حەمە پاشاش دۆ تووڕا بێ ئەڵێ ئەبێ تەواوی ئەو کاخەزانە بخۆی یا سەر دەپەڕێنم. کابرای جوولەکەش ناچارە هەموو کاخەزەکانە خوات و قەز و شتێک لە گۆڕێ نامێنێ. پاشان ساڵانێکی کە بانگ یەکاتەوە چونکە بەردەوام مامەڵەیان هەبووە حەمە پاشا هەر ئێساش قەرزارە و کابرای جوولەکەش وەکو جاران لەسەر کاخەزەی نووسێ و ئەیکا بە قەباڵە. حەمە پاشا پێڵێ قەرزەکان بێنە با بزانم چەنە و بۆشم بنووسە لەسەر کاخەز. بەڵام ئەمجارە کابرای جوولەکە زیرەکە قەرزەکانی لەسەر کولیێرە نووسیوە و
ئەچێتەوە بۆ لای حەمە پاشا. حەمە پاشاڵێ قەرزەکان هێناوە، ئەوی شەڵێ بەڵێ قەرزەکان هەمووی ئامادەیە. کاتێکە سەیرەکە لەسەر کوێرە نووسیوێتی، حەمە پاشاڵێ بۆچی قەرزەکان لەسەر کاغەزە نووسراوە، لەسەر کولێرە نووسراوە. جوولەکە شەڵێ قوربان من کاغەزم پێ ناخورێت، چونکە زانم وەکو جارەکەی پێشۆڵی قەرزەکان هەمووی بخۆ، بۆیە لەسەر کولێرە نووسیمە، ئاوا باشترە بۆ من کولێرە ئاخورێ بەس کاغەز ناخورێ. حەمە پاشا زۆر پێی پێکەنێ و تەواوی قەرزە کۆنەکانیشی بۆ گەڕێنێتەوە. لە شاخی خۆشناوەتی، لە ناوچەی خۆشناوەتی شاخێک ناوی چیای تف لە دەستە و مێژۆکەشی بۆ گەڕێتەوە. ئەڵێن کە لە سەردەمی کۆنا کۆمەڵێک پیاوی سویانەکە بەرزی چیاکە بپێون، چەنەگایەکیان تاقی کردوێتەوە نەیانتوانیوە. کۆتا حەل هاتوونەتە سەرەوەی کە کەسێکیان لە لوتکەوە دەست بە چیاکەوە بگرێت، کەسی دووەم دەست بە قاچی ئەمەوە بگرێت، بەم شێوەیە تاکو وەگاتەوە ژێری چیاکە بۆی بزانن چەند بەرزە و بە زەلام بیپێون. دەوروبەری دەزەلامێک دەسەکردن بە یەکترەوە لە لوتکەوە بۆ خوارەوە، بەڵام ئەوەی سەرەوە تەواو ماندوو بوو و پێی نەماوە. هاوارێکاڵێ کوڕینە من تف لە دەستی خۆمەکەم و دەست بەرەیەم، واتە من پێم نەماوە تەواو، ئیتر تف لە دەستی خۆیەکات و دەست بەرای و ئەوانەی کەش تێکڕابەوەی ئەمەوە کەونە خوارەوە. و لەو ڕووداوە ئەو چیایە لە ناوچەی خۆشناوەتی ناونراوە چیای تف لە دەست. کابرایەکی خەڵکی هەجیج ناوی زۆرانە بێت، ئەچێتە سابڵاق و لەوێ ئەچێتە مزگەوتی سوور، ئەبینێەوە جەماعەتێک کۆبوونەتەوە و بەرنامەیان داناوە بچن سەیرانێکی دەرەوەی شار بکەن. ڕێکەوتون و یەکێک ئەڵێ گۆژ لەسەر من، یەکی ئەڵێ تەماتە لەسەر من، یەکێک ئەڵێ نان لەسەر من. ئەم پیاوەش حەزەکات بەژار بێت، بەڵام هیچی پێ نییە بەژاری بکات کە شتێک لە سەیرانەکە بگرێتە ئەسۆی خۆی. ئەڵێ منیش ئامادەم بێم لەگەڵتانە. ئەڵێن ئەی چی لەسەر تۆ بێ؟ ئەوی شەڵێ لەعنەتی خوش لەسەر من. ئامادەمان زۆر پێی پێکەن و لەبەر قسە قۆشەکەی ئەوی شەبن بۆ سەیرانەکە لەگەڵ خۆیانە. لە یەکێک لە وڵاتەکان فرۆشگایەک دانراوە بۆ فرۆشتنی مێرد، تەنها خانمەکان بۆیان هەیە بچنە ئەو فرۆشگایە و چەند یاسایەکی تایبەت لە فرۆشگاکە هەیە. لەسەر دەرگای فرۆشگاکە نووسراوە تەنها خانمان بۆیان هەیە بێنە ژوورەوە و لە ڕێنماییەکانە نووسراوە بچیتە هەر قاتێکی سەروتر بۆ نییە بێتەوە قاتی خوارتر. خانمێکیش خۆی کات بە فرۆشگای فرۆشتنی مێردا، لە نوهۆمی یەکەم نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە. خانمەکە بەمە ڕازی نابێ ئەچێتە نوهۆمی دووەم. لە نوهۆمی دووەم نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە و کاری خۆشیان هەیە. خانمەکە ڕازی نابێ ئەچێتە نوهۆمی سێ. لە نوهۆمی سێ نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە و کاریشان هەیە و ڕووساری سەرنجڕاکێشیشان هەیە. خانمەکە ڕازی نابێ ئەچێتە نوهۆمی چوار. لە نوهۆمی چوار نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە و کاریان هەیە و ڕووساریان سەرنجڕاکێشە و حەزیان لە بەخێوکردنی مناڵە. خانمەکە هەر ڕازی نابێت و ئەچێتە قاتی چوار. لە قاتی چوار نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە و کاری خۆیان هەیە و ڕووساریان سەرنجڕاکێشە و حەزیان لە بەخێوکردنی مناڵە و ئەتوانن هەموو کارێکی ماڵ بەباشی بکەن. خانمەکە ڕازی نابێت ئەچێتە قاتی سەروتر. لەوێ نووسراوە پیاوانی ئەم نوهۆمە باوەڕیان بە خودا هەیە و کاری خۆیان هەیە و ڕووساریان سەرنجڕاکێشە و حەزیان لە بەخێوکردنی مناڵە و هەموو کارێکی ماڵ بەباشی ئەزانن و ئەتوانن بە شێوەی ڕۆمانسی مامەڵە لەگەڵ خانمەکانە بکەن. خانمەکە هەر ڕازی نابێت ئەچێتە قاتی سەروتر. لەوێیان نووسراوە ببوورە تۆ بەشدار بووی 2,370,000 کەسی بەم هەموو مواسەفاتە تایبەتە ڕازی نەبووی، ئێمە هیچمان بۆ تۆ پێ ناکرێ.
لەبەرەوە هیوای ڕۆژێکی خۆشت بۆ خوازین و خوارد لەگەڵ. مامۆستا هەژاری شاعیر لە پەرتووکی چێشتی میجەورە باسی ژیانی خۆی کات و ئەڵێ لە سەدەمی فەقێتیەوە ئەڵێ ئێمە فەقێ بووین لە گوندی وشتەپە، زستانی وشتەپە زۆر سارد بوو. بە مامۆستامان ون مامۆستا زۆر سەرمامانە و چار نییە چی بکەین. مامۆستاش بە تووڕەیەکەوتی من چیتان لێ بکەم بچن دار بزن. ئەڵێ ئێمەش چارمان نەبوو دەستمان کرد بە داردزین، پنەمانە زی تیرۆکمانە زی بۆی گەرمیکەینە و زستانەکە تێپەڕێنین. ئەڵێ دەنگ و باز بڵاو بوویەوە لە ناو گوندا کە جنۆکەی دادست پێیا بوون. ئەڵێ ماڵە عەلیاغای ئیلخانیش بینیان لەگەڵ شێخ سامەدینی تەوێڵەیە خۆش بوو، داوایان کرد کە خەلیفەیەکیان بۆ بنێرن تاکو و درێژە بە ڕێبازی تەریقەتی ئەوان بدەن. ئەڵێ خەلیفەکە هاتەوێ کەس خۆشی ناویست. لەسەر ماڵی ئەوانیش کاریتەیەک هەبوو، دوو لە فەقێکان وتیان با بچینە و کاریتەیە بدزین بۆی گەرمیکەینەوە. ئەڵێ کاریتەیان دزی و بە 6 فەقێ چنە هێنن چونکە قورسە نابرێ، پاشە پاشەیەکەن و خەلیفەش پیان نەزانێ خۆیەکا بە حوجرەی فەقێکانە تێر جۆنیان پێات و قسەیان پێ ئەڵێت و فەقێکانی خۆیانەکەن بەخە و ئەویش ئەڵێ یەکێ لە فەقێکان برازای مامۆستا بوو لە خەلیفە تووڕە بووتی سۆفی ڕیشکیلکە بزن فێر نەبی قسە بە فەقێ بڵێ. ئەڵێ خەلیفەش چوو مامۆستای بۆ هێناین. مامۆستاش زۆر بە تووڕەیەوە وتی سەگ بابانە چۆن شتیواکەن چۆن دارەزن ئەبێ بەم زستانە هەمووتان دەرکەم لەو سەرمایە ڕق بنەوە. ئەڵێ خەلیفە زۆر بەزەی بە حاڵماناتە وتی مامۆستا من گەدنیان نازاکەم و لە دارەکەی خۆم خۆشە بم بەست و خوا فەقێکان گوناحن دەریان مەکە بە بەم زستانە پەرتەوازە نەبن. ئەڵێ خەلیفە ڕۆشت و مامۆستا وتی کەواتە جنۆکەی دادزی ئاوایی هەر ئێوە بوون. فەقێکانی شەڕێن مامۆستا بەخوا چارمان نەبوو تۆ خۆت پێوتی نەبێ دادزی. مامۆستا قانعی شاعیر ئەگەڕێتەوە ئەڵێ لە ناو جافا مەلا بووم بە مەلایی چوومە گوندێک و بە خەڵکی گوندەکەم وت بە عەرەبی و تاتان بۆ بخێنمەوە یا بە کوردی. خەڵکی گوندەکە وتیان تەمعا نەبێ عەرەبی بێ وتار چۆنە بێ بە کوردی. ئەڵێ منی دەستم کرد بە گێڕانەوەی وتار بۆیان و باسی کابرایەکم بۆ کردن وتم قالە ئەسفور بن سەعلەبە. ئەڵێ تووڕە بوون وتیان ئێمە وتاری عەرەبیمان نایە بیکە بە کوردی. ئەڵێ کە کردم بە کوردی وا دەرە چوومان ناکەی ناچار بووم تەرجەمەی حەرفیکەم وتم چۆلەکەی کوڕی ڕێوی ئەفەرمێ. ئەڵێ گوندەکە دەست بەجێ دەریان کردم وتیان تۆ مەلانی بە ئێمە ڕابێری ئەوانە کەی لە وتارا هەیە. ئەگەڕنەوە کە کابرایەکی شاتری سەری خۆی هەڵەگرێت و ئەچێت بەرەو بەغدا لەوێ لە بەردەمی دوکانێکە ئەوەسێ سەری شتومەگەکانەکە. کابرای دوکاندار ئەڵێ شتری. کابرای شاتری شەڕێ ئەوە بە قوربانە بم چۆن نەزانی من شاتریم. ئەگەڕنەوە کە ڕۆژێک مەلای مەشهورە بەلای ڕووبارێک داتێ پەڕێ کابرایەک کەوتۆتە ڕووبارە و خەریکە خنچێ دەست بەجێ مەلای مەشهورە چێ لە ڕووبارەکە دەریهێنێت و پاشان جارێکی هەڵەیاتەوە ناو ئاوەکە خەڵکی لەوێی بینن ئەڵێن مەلا ئەوە چیکارێ بۆ کردن بۆچی دەریهێنا و بۆچی خستەوە ڕووبارەکەەوە. مەلا شەڵێ نەتان بیست بوو ئەڵێ چاکە بکە و
بیکە بەدەمی ئاوەوە منی چاکەکەم کرد دەرمی هێنا و چاکەکەم یا بەدەمی ئاوە جادێکی کە کابرام هەڵەیاونەوە ئاوەکە ویستم ئەم پەندە تاقیکەمەوە. ڕۆژێک مناڵێک شوشەی پەنجەرەی ماڵە کەشکێنێت و خانمی ماڵەکەی گرێت و زۆری لێ تووڕابێت. مناڵەکەش فێڵێکە دۆزێتەوە ئەڵێ باوکم شوشەچیە هەرێسا باوچیم بۆ دوکانەکەی ئەیهێنم بۆ چاکاتەوە. ئەچێ شوشەچیەکەێنێت و شوشە چاکەکاتەوە و کە کارەکەی تەواوە بێ شوشەچی بە خانمەکەڵێ ئێستا حەقی وەسایەکەم بەرێ و حەقی شوشەکەم بەرێ. خانمەکەڵێ پارێکی ئەو مناڵە بەم نیوت باوکم شوشە چییە چوو تۆی هێناوە. پیاوەکەڵێ وەڵا فێڵی لێکردم بەمنی شیوت وەرە بۆ ماڵەوە ئەوە دایکم و پارەکە لە وەرگرە کەواتە ئەو مناڵە دەستی هەردووکمانی بڕی. مامۆستا هەژاری شاعیر لە باسی ژیانی خۆیان ئەڵێ ڕۆژێک چوومە خزمەتی بارزانی بینیم لەوێ سۆفی عەلیەکی لێبوو چاک و چۆنیمان کرد و بارزانی بە سۆفی عەلیوت هەژار چۆنە ناسی؟ سۆفی عەلی شەڵێ قوربان هەر لەو کاتەوەی کە لە دەوروبەری سەقزکەری ئەدزی لەو کاتەوەی ناسم. ئەڵێ بارزانی زۆر پێمان پێکەنی وتی بۆ هەشار کەریشە دزیوە ئەڵە من ناسار بووم هەموو مۆزوعەکەی بۆ ڕوون کەمەوە. ئەگەڕنەوە کە ڕۆژێک مەلای مەشهور گوێدرێژەکەی ون بووە و سوپاسی خواکە لە بەرخۆیەوە خەڵکی ئاوایی پێڵێن مەلا سوپاسی خوای بۆ چیت وە گوێدرێژەکە ون کردووە؟ ئەوی شەڵێ آخر سوپاسی خواکەم کە خۆمی لەسەر نەبووم ئەگینایە سا 2 ڕۆژ بوو منیش بێسەر و شوێن بوو. بینەران و بیسەرانی خۆشەویست ئاگادارەکەینەوە کە بەرنامەکەمان ڕاستە و خۆی و ئەتوانن دەرەگەی ژمارە تەلەفۆنی ناوخۆیی 0771 471 52 64ەوە پەیوەندیمان پێوە بکەن و هەروەها ژمارەی ڤایبەر 0750 727 85 35 و هەروەها ژمارەی واتسئەپ 0771 891 75 75. ئەگەڕنەوە کە ڕۆژێک جەماعەتێک خەریکن مزگەوتێک دروستەکەن و باڵوڵی داناش بەلایە ناتەیە پەڕێ دەست بەچێ ئەچێ لەسەر مزگەوتەکان و سێ مزگەوتی باڵوڵ. جەماعەت ئەیگرن و دارکاریەکی باشی یەکەن ئەڵەن چۆنە بێناوی خۆ لەسەر مزگەوتەکە بنووسی ئێمە دروستمان کردووە. باڵوڵی شەڵێکەواتە دەرکەوت نیەتان خێر نەبووە بۆ ڕیایی کردوتانە ئەگینا خوددا خۆی زانێ ئەوە دروستان کردووە من ویستم تەنها ئێوە تاقیکەمەوە بزانم نیەتان تا چەند ڕاستە لەگەڵ خۆیە. ئەگەڕنەوە کە کابرایەکی عەرەب ئەسپێکی جوان و ڕازاوی هەیە زۆری خۆشەوێت چەند خەڵکی پێڕن ئەو ئەسپە بفرۆشە ئەڵێ نایفرۆشم چونکە ئەسپەکەم زۆر خۆشەوێت. کابرایەکی جوولەکەش وازی لێ نایەنێ ئەڵێ بێ هەرە ئەسپەم پێ بفرۆشی بەڵام کابرای عەرەب ڕازی نابێ. کابرای جوولەکەش فێڵەکە دۆزێتەوە ئەڵێ کەواتە وایە بمکە بە میوان ڕامگرە. ئەویش ئەڵێ لە خزمەتە میوان سەر شاومانە ڕایەگرێت بە میوانی شەو لە کاتی خەوە
کابرای جوولەکە چێ ئەسپەکە زێت و بۆی دەرەچێ و ئەڕوا کابرای عەرەب ئاگادارە بێتەوە ئەڵێ ئامان ئەم ڕووداوە بۆ کەس نەگێڕیتەوە من خەمی ئەسپەکەم نییە خەمی ئەومە خەڵکی بوێرن جارێکی کە میوان ڕاگرن مامۆستا هەژاری شاعیر لە باسی ژیانی خۆیان ئەڵێ چوومە شاری تەبرێز لە لای دەلاکێک سەرم چاکرد پێوتم خوێنەواریت هەیە مامۆستا هەژار ئەڵێ بەڵێ خوێنەواریم هەیە وتی دەکەواتە پارچەیەکم بۆ هەڵواسە کە بنووسە تێیدا قەرز نییە مامۆستا هەژاری شەڵێ شعرێکی فارسیم نووسی و جێم هێشت ئەڵێ پاش ساڵانێک گەڕامەوە بۆ لای کابرای دەلاک زۆر پێکەنی وتی پێم بڵێ تۆ چی لەسەر ئەو کاغەزە نووسیوە هەر کەسێک گێت ئەی خوێنێتەوە تۆزێک پێکەنێت و ماناکەشی پێ ناڵێ چییە مامۆستا هەژاری شەڵێ لە شعرەکەیان نووسیومە تۆ کە ڕیش بە قەرز چاکەیت ڕیشتە تاشی پاشان من کوێت بگرم بۆ پارە ئەگەڕنەوە کە وڵاتێکە بێ لە کۆندا یاساکەیان وا بووە کە ئەبێت هەر پاشایەک بۆ ماوەی ساڵێک حکمی وڵاتەکە بکات پاشان پاشاکە ئەبەنە دوورگەیەکی دوورە دەست کە پڕە لە ئاژەڕی درڕندە و لەوێ ئەجێڕن و هەر ئەو ڕۆژەی کە لە دوورگە ئەگەڕێنەوە پاشای نوێ دیاریەکەن هەموو پاشاکان بەم شێوەیە تێپەڕن و پاشای نوێ دیاریەکرێ یەکێک لە پاشاکان عاقڵە بێت بیرەکاتەوە لە هەموو پاشاکان ساڵە حکومەکەن خۆش ڕابێرن و ئەچنە دوورگە لەوێ شێر و پڵنگیان خوات با من وەکوەوە نەکەم لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیەوە وەکو ئان سەرمەز نابێ یەت هەچی پیاوی ئازای وڵاتەکەی کۆیەکاتەوە کرێکیانەیاتێک کە بچن شێر و پڵنگی دوورگەکەی بۆ بکوژن پاشان کرێکاری ئازا ئەگرێت کە هەچی ئەسک و پرووسکی پاشاکانی پێشوە لەو دوورگەیە بیخەنە دەریا و وە کۆشکێکی جوان دروست دەکات لەسەر دوورگە ئەمە دەوروبەری 9 مانگی پێچووە پاشا هیچ ئیساحەتێکی لە خۆی نەبینی لە ماوەی ساڵێک حکومیە 3 مانگ ئەمێنێت وردە هەر خەریکی کۆشکەکەی و تەواو بێت کاتێک کە کات هاتوۆتە سەرەوەی ساڵەکەی تەواو بووە و ئەچێتە ئەوێ بەڵام ئەم پێچەوانەی پاشاکانی تر بەدبەخت نابێت چونکە لە ماوەی ساڵەکەیە توێشوی خۆی خستە بوو دوورگەکەی پاک کردوێتەوە و بۆ هەتا بە ئارامی لە دوورگەکە ئەمێنێتەوە و ڕەچاوی ژیانی داهاتووی خۆی کردووە مامۆستا هەژاری شاعیر لە چەشتی مجەورە ئەڵێ مەلا برایم شەهید کرا بوو ئێمەش ناچاو بووین کە بنێرین بە دوای مەلایەکە تاکو بێت تەڵقینی بدا پێمان وت پێویستە بە شەهید ناوی مردووەکەمان بێنی ئەڵێ مەلاکە قبوڵی نەکرد وتی شەهید تەنها لە غەزایە و ئەمە شەهید نییە لە جەنگا بووە ئەڵێ ئێمە لێ تووڕە بووین وتمان مەلا یا ئەوەیە دوو قەبر هەڵەکەنی دانەیشان بۆ تۆ و دانەیشان بۆ مان برایم یاخود ئەوەیە بێ بە شەهید ناوی بخوێنیتەوە ئەگەڕنەوە کە ڕۆژێک مەلای مەشهور خۆی حازرەکات و بەڕێیەکەوێ بۆ سەفەر فەردەیەک شەکریشی لەگەڵ خۆی هەڵگرتووە پێڵێن مەلا تۆشی بۆ سەفەر فەردە شەکرت بۆ چییە
ئەویشەڵی آخر بیستو ماڵەن غەریبی تاڵە بە ئەم فەردە شەکرم پێ بێ بۆەوەی بەرگەی تاڵی غەریبیەکەم بگرێت. مامۆستا هەژاری موکریانی لە چەشتی مجەورە باسی ژیانی قانعی شاعیرەکات و ئەڵێ قانیع قەت هیچی وەسەرێک نائەنا ژیانێکی تاڵی هەبوو بەڵام قانیع ئەوەی هەبوو کە گەدا و پاشاکان کەس بەقەی ئەو پێ ناکەنی و خۆش نائەژیا. ئەڵێ قانیع باوکی لە سەیدەکانی چۆر بوو کە باوکی وەفاتەکات ئەنێرنەوە بە دوای قانیع بێتەوە شوێنی باوکی بگرێتەوە لە فەقێیەتیەوە گەڕێتەوە. قانیعی شەوان تەهلیلە بووە دەروێشەکانەکات کاتێکات دەروێشەکان ئەچنە حاڵی خۆیانە و بێ ئاگا بن قانیع ئەچێتەوە ماڵەوە چاخوات و ئیساحەتەکات بێتەوە سێرەکە دەروێشەکان هەر خەریکن هەموو شەیە قانیع ئەمە لەگەڵ دەروێشەکانی یاکە تا لە کۆتاییە دەروێشەکان پێزان و قانیع دەرەکەن لەوەی کە خەلیفەیان بێت و ڕابەری تەریقەتەکەیان بێت. مامۆستا هەژاری شاعیر ئەڵێت تازە جەلال تاڵەبانی بینی بوو لاوێک بوو تازە خەتی سمێڵیەدا ئەڵێ عوسمان کۆیەکی لەگەڵ بوو لەگەڵ یابووین بە ئاشنا ئەڵێ ڕۆژێک عوسمان منی نات بۆ لای کەسێک لە بەغدا تا فێری ئەوم کا چۆن ڕێبازی کۆمۆنیست و لیلین فێر بم. ئەڵێ منی نات بۆ لای مامۆستایەک مامۆستاکە پێوتم تۆ کێت وتی من عێراقیم مامۆستاکە تووڕە بووتی مەڵێ عێراقیم وڵات هەموو یەک وڵاتە و تەنها داگیرکار وای لێەکە. ئەڵێ مامۆستاکە وتی ئەی کوێیت وتی هەژار نازانی ئەڵێ کوردم ئەڵێ مەڵێ کوردم عێراق هەموو یەک پارچەیە و هەمومان براین. ئەڵێ هەر پرسیارم کرد و مامۆستاکە هەروتی وا مەڵێ ئەمە لەگەڵ یاسای شوعیە ناگونجێ. ئەڵێ تر تاگوام لێ هاتمنیش هەلە بەرخۆر ئەموتەوە کە گەشتمەوە بە عوسمان کۆی وتی چوو بە لای مامۆستاکە وتم مەڵێ مامۆستاکە ئەمە دەستی داگیرکار وای لێکە ئێمە هەمومان لە یەک چینین. وتی ئەی مامۆستاکە چی فێر کردی؟ ئەڵێ مامۆستاکەیکی فێر نەکردم منیش هەموو قسەکانی ئەوم بۆ گێڕایەوە. مامۆستا هەژاری شاعیر ئەڵێ هەر لە مناڵیەوە لەگەڵ زەبیحی کە ناسراوە بەهێ من ئەڵێ بووین بە برادەر و باوکمان ڕەفیق بوون. ڕۆژێک کتێبێکمان دۆزیەوە باسی ئەوەیە کرد کە چۆن مس بگۆڕی بۆ زی و ئەڵێ ئێمەش خەریک بووین کە سکە دروستکەین. چوونە لای تەنەکەچیەک یارمەتیمان بە تەنەکەچەکەوتی لەبەرتان ئەمرم شەریکم کەن. ئەڵێ ئێمەش زانیمان تەماحکارە وازمان لێیە ناو ڕۆشین بۆ جێگایەکی کە ئەڵێ باشان پەرتوکێکمان بینیەوە باسی ئەوەیە کرد کە چۆن گڵە بۆتە بەدەست بخرێ بۆ سکە لێدان. ئەڵێ گڵە بۆتەشمان پیا کرد چوونە لای زێڕنگەرێکی جوولەکە زێڕنگەرەکەوتی منە بم بە نۆکەتان بەس شەریکم کەن. ئەڵێ ئێمە زانیمانم پیاوەش تەماحکارە وازمان لێە نا چوون خۆمان دروستیکەین. ئەڵێ کە دروستمان کرد هەردوو قاڵبەکەیەکی گرتەوە ئێستا ئەو کاتەش بەری نایەوە ئەم خەونەشمان بردە ژێر گڵ. مامۆستا هەژاری شاعیر ئەڵێت لەگەڵ هێمنە یاسایەکمان دۆزیەوە کە ئەوە بوو جەخسێک ئەکێشیت و 40 جار سوەتی مزەمیل لە خوێنی ئەو کاتە جنۆکەیەکە بێ بە نۆکەرت و ئەتوانی هەر شتێکی لێ داواکەی بێنێ
ئەڵێ منیش چوومە ماڵەوە و جەخزێکم کێشا و چل جا سوەتی مزەمیلم خوێن لەبەر خۆمەوە ئەڵێ ئاواتەکەشم ئەو بوو کە ژنۆکە بوو بە خزمەتکارم داوا یەکەم شت داوای ئەوەی لێکم کە کچی پاشای سینم بۆ بێنێ ئەڵێ باوکم پێی زانی و ڕاوی نام و گۆچانێکی کێشا بە پشتمە و منی لە پەنجەرەوە خۆمەڵایە دەرەوە ڕام کرد باوکم وتی هەتا ماوی نابێ سەرکەیتەوە بە ماڵەیە ئەڵێ دوایی بە تکا و ڕجا وەرگیرامەوە ئەڵێ جارێک کە ئەو خەوەشم نایە ژێرگەڵ ئەگەڕنەوە کە کابرایەکی کورد ئەچێ بۆ ئەستەمبوڵ ڕیشی درێژ بووە لەوێ کە سڵاوی لێکەن پێڵن نێرلیسەن ئەویش نازانێ مانای چییە بە کابرای تورکەڵێ بەچی ئازانی من نێرم ئەگەڕنەوە کە ڕۆژێک پاشایەک چەند کەسێکی دەرباری ڕاستپێرێ ئەڵێ من ئەمەوەیەکێکتان بکەم بە سەرۆک وەزیر پاشان تاقیکردنەوەیشان پێیەکات ئەڵێ ئێستا بچن سەرۆکجۆنیان نایەتێ ئەڵێ پڕیکە نەشت بزانم چیم بۆ وێنن دانەیەکیان ئەچێ چەند شتێکی بە بایەخی تێیەکا و ئەوەی کەشان ئەچێ چەند پاشە شتێکی بێکەڵکی تێیەکات ئەڵێ پاشا لە خۆی وشتەڵێ بەڵام ئەوەی سێمیان عاقڵە بێ پڕیەکات لە خۆراک و زەخیرەی باش پاشا هەستێکیان سج نەکات پاش ماوەیەک ئەو دوانەی کە شتی بێبایەخیان تێکردووە لارە بنەوە و ئەمرن بەڵام ئەوەی سێمیان کە عاقڵ بوو توێشی خۆی خست بوو پڕی کردبوو لە میوەی باش هەر ئەمێنێتەوە پاشان پاشا دەرگای لێکاتەوە ئەڵێ پیرۆزبایی لە تۆکەم ئێستا تۆ بی بە سەرۆک وەزیرانی من ساقی گردی کوچ یاران دیارن ساقی گردی کوچ یاران دیارن حومالان برن به انتظارم حومالان برن به انتظارم یا خوانی بینم فرمێزگی چاوم ئەگەڕنەوە کە ڕۆژێک سێ پیاو ئەچن بۆ نوێژی جەماعەت گرەوەکەن ئەڵەن کامان قسەی نەک لە نوێژەکەیە ئەوەمان ئەیباتەوە پاشان ئەچنە نوێژەکە و کاتێک کە مەلا چێتە ڕکوع دانەیشان خەیاڵی ڕۆشتۆنا ناچێتە ڕکوع ئەوەی کە پێڵێ کوڕە بڕمێرەوە مەلا ڕمیا ئەوەی کەش پێڵێ ئەڵێ خۆ نوێژەکە وڕیا ئێمە عەقدمان بوو کەسمان قسە نەکەین سێمیان کە بەحساب لەوان عاقڵتر بووە ئەڵێ هەر خۆم عاقڵ بووم نوێژەکەم نەوەڕیا ئەگەڕنەوە کە کابرایەکی مایندۆڵی ڕۆژێک چوار گوێدرێژی پێش خۆی ناو و بەڕێکەوتووە و ئەڕوا کاتێک کە سواری دانەیکیانە بێت سیان لە بەرچاوی ئەڕۆن لای ناخۆش ئەڵێ چوارن ئێستا بۆ سیانندا بەزێ سیرەکا بنەوە بە چوار ئەڵێ با بە پێ بڕۆن باشە بۆی چواردانە لە بەردەمەوە بڕۆن لە ڕێگا کابرایەکەی بینێ ئەڵێ قوربانەوە تۆ لە چوار گوێدرێژ بۆ سواری دانەیکیان نابی ئەوی شەڵێ آخر کە کاتێک سواری دانەیکیانە بم ئەوان گوێدرێژەکان لە بەرچاوم کەمەکەن حەز ناکەم کەمکەن حەزەکەم هەر زیاتر بن لە بەرچاوم ساقی گردی کوچ یاران دیارن
ساقی گردی کوچ یاران دیارن حومالان برن به انتظارم حومالان برن به انتظارم بەسەرهاتێکە گەڕنەوە لە دروستبوونی چۆنەتی پشیلە و مشکەوە ئەڵەن کاتێککە حەزەتی نوح تەواوی گیانلەبەرەکان ئەخاتە سەر کەشتی لەو کاتەیە فیل ئەپشمێت و بەرازێتە دەرەوە بەراز وا خەریکە کەشتەکە کوونەکات زۆریەت و ئەچێت بەو ناوەیە ئارامیان لێ هەڵەگیرێت بۆیە دەستێکێنن بە پشتی بەرازەکەیە مشک یەتە دەرەوە مشکیش لەو خراپترە بێ حەزەتی نوحیش دوعا کاڵێ خوددایە ئەم ئاژەڵە سەیراتوە خەریکە بە غەرقکردنمانەیە لە دەریاکەیە دوعاە کە کاڵێ خوایە گەمفریام کەوە ئەڵەن خوای گەورەش پێڕە دەستێک بە پشتی پڵنگا بێنە کاتێک کە دەست بە پشتی پڵنگایە لێت پشیلەیەتە دەرەوە ئیتر پشیلەکە ڕاوی مشکەکانێت و لەو کاتەوە تا ئێستا پشی لەو مشک بەردەوام شەڕیان بوو و ڕاوی یەکتریان ناوە بینەران و بیسەرانی خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان تاکو بە یەگەشتنەوەمان هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین ڕێزی پێشکەشکاری بەرنامە ڕۆمیار فارس و برایانی کۆنتۆڵ قبول بفەرمونون چەپکێک گوڵ و چەپکێک نێرگێس مەرگتان نەبینین هەرگیزە و هەرگیز یار یار چون لبهارا کوچی کر آزی ایداد ایداد امان امان